أكشن. من كردي إسماعيل عارفهم شالكواني مدني للندن. بخير سپاس. من بەختیار مامشێخ ئەندامی شارەوانی شاهانەی کێنزنتن و چێلسی و ئەندامی بەردەوامی کۆمیتێ پلاندانانە. من هاوار لەتیف ناسراوم بە هاوار زەریفێ ماوەی 14 ساڵە لێرەم لە دوکانی فلاوەشۆ بۆ دیزاین ئیشەکەم. بخير بين سرچان زۆر سپاس. جاگەر کاک بەختیار ئیزنم بدە من هەمیشە لە خانمانەوە دەست پێ دەکەم. بەڵێ فەرموو ئازاد باشە کوردەخانیان بەخێر بێت. گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. من كردي إسماعيل عارفهم شالكواني مدني للندن. بەخێر بێت. خوش بسپاس. مازن. پێشەکی بنشەبێ دەستخۆشی لێ بکەم بۆ ئەم پرۆگرامە جوانە مرواريەکانی غوربەت. یەکێک لە مروواریە تایبەتەکانی غوربەت کە جەنابەتیت. زۆر سپاس. و بۆ یەکەم جار کە من بە خزمەتی جەنابتان گەیشتم وەختێک بوو کۆنفرانسێکمانە کرد بۆ خۆبەخش خەڵک یارمەتیان هەیە بۆ پێشمەرگە لە شەڕی داعشا بوو. لە کۆبوونەوە کە دانیشتبووین باسی مەجموعەیە گۆرانی بێژیان کرد و مەجموعەی یەکێک لەوانە کە جەنابتان بوون بە خۆبەخشانە زۆر دڵخۆش بووم کە یەکەم کەس بوو جوابەکەم وەرگێتەوە تەبعاً کاک محەممەد عەباس بارام و زۆری تریش و مۆسیقاری تر هەموویان دەستخۆش لە هەموویانەکەم لە وەختەیە کە ئەو ئیشیان کرەوە بەڵام کە بنتەوە ناچی لەویا بنوتم ماشەڵڵا ئافرەتێکی گەنج و زیرەک و بەو شێوەیە بێتە ناو کۆمەڵگای کوردیەوە زۆر دڵخۆش بووم. بێگومانەوە یەکەم کۆنسێرتم نەبوو 6 کۆنسێرتێکم لەم لەندەنەیە کردووە لە دەرەوەی لەندەن کردومانە کۆمەک و هاوکاریمان بۆ پێشمەرگە بۆ قوربانی بۆ کوردانی ڕۆژئاوا هەموو کارێکمان کردووە ئەگەر لە چەرچا بوو بێ مەسەڵەن لە کلاسەیە ئەدای خۆمانمان کردوێ یاخود لەسەر جادێ بێ لە شتێ ئێمەکەوەکو کوردێک لەم غوربەتەن هەر شتێک دڵنیام بۆ بەڕێزیشتانەوە هەر شتێک سوودی بۆ کورد هەبێ دڵنیام ئەگەر پێما بێ کورد دەڵێ گەرە و کونە ئاگریش بێ من دەستی خۆمی تێیەکەم گرنگەوە نییە چۆمەڵێ ئەم کارە ئیسفادی مادی لێکردمیان نا لەبەرەوە من کارێک من کوردم ئەمە کارەکەی لێمە منیش بەڕێستانم لە کارێکی ترا بەڕاستی لە جێگەیەکە پێتان ئاشنا بووم. گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. ئاشنایم لەگەڵ جەنابتانە من زۆربەی کات لە ڕێپانەکانی لەندەنا کە بەشدارە بین بۆ دۆزی کورد بۆ هەر کێشەیەک بێ لە کووردا لەبەردەمی پەرلەمانە بوو من جەنابتانم ناسی خانمێکی دەنگ دلێر خانمێکی بوێر بە زمانێکی ئینگلیزی زۆر جوانی پارا و خطابیەدا یعنی بەڕاستی من زۆر معجبی ئەو کەساتیە بووم کە پرسیارم کرد بەڕێستان ئەم خانمەکیوتی مەمە کوردەوتیان بەڵێ ناوی کورد ئیسماعیل عارفە دیارە ئەو کەسانی کە خطابین یاخود شخصیتێکی وان هەیە لە هەندێک شوێنە ئەوە بە ئینتڵاقەوە قسە بکەن هەمیشە لەوانەیە باگراوندێکی تریان هەبێت لە کاری ترا جێرەسیان هەبێت. بابزانین کوردەخان لە چالاکوانی مەدەنیە لە چ بوارێکە زیاتر قاوڵێتەوە؟ زیاتر لە چالاکوانی مەدەنی لە بواری هێشتانە کارم کردووە وژدان و کۆمەڵگای کوردی بەعام بدەسەر مافی مرۆڤ کە کۆمەڵگای کوردی چ بە سیاسی بێ چ بە مەدەنی بێ ئەگەر مافەکانیان پێشێت بێ لەو کاتەیە ئێمەدەن و محاولەی چارەسەرکردنی کێشەکانێک ئەتوانم پرسیارە بکەم بە بڕوانەمە بڵێن بەڕێساناتونێت ئەم کارەوە یاخود ئەمە هەر خۆبەخشە ئەم کارە لە بدایەتە خۆبەخشە ئەوە هیچە خۆبەخشە بەڵام وەکو بڕوانامە من بڕوانامەی دەروونناسیم هەیە و لەوانەیە وەکو دەروونناسێک لەوە لە کێشەکانی کۆمەڵگا و مەعاناتی کۆمەڵگا زیاتر تێ بکەم.
گشتە و مروariانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. ماوەی 30 ساڵە لە لەندەندا ژیم. طبعا لە ژیانە خەڵک بە زنجیرە ئیشێکە تێپ ئەپەڕێت و بەڵام دواکارم وەکو کانسڵین ئیشم کردووە لەبەرەوەی باکراوندم علمی نەفسم خوێنووە. لەگەڵەوەشە ئیشم کردووە وەکو دەورە بدەمەوە بە ئەو کەسانێک کە تازە نەفسانین یان بەحسی ئیجتیماعی فێریان بکەین چۆن تەعامل لەگەڵ مناڵەکەن و لەسەر مناڵپارێزی ئەوە وەکو ئیشی وەزیفە. لەباری شتی ترەوە وەکو ڤۆڵانتیر بۆ کۆمەڵگای کوردی لە ساڵی 98ەوە بەردەوام ئەندامی کۆمیتە بووم لە چەند شوێنێکی کوردیە و ئیشم زۆر کردووە لە بواری ژنان مناڵان کێشەی خێزانی و تەنانەت لەچەند مەشاکلەکانی کورد لە دەرەوەی وڵات دووچاری لە کوردستان دووچاری مەشاکل بردەوە. ئێمە لە دەرەوەی وڵات ویستمان یارمەتی بین و پشتگیری بکەین و تۆزێک لەو کێشانە بتوانین حەل بکەین. ئایا تونندوتیژی زیاترەوانەی ئەو قەزیانەیە لە بەردەستان ئەو کەیسانەی کە دێتە بەردەستان زیاتر لەلایەن دایک و باوکانەوەن خێزانەوەن یاخود کۆمەڵگایە بەجددی یاخود چاڵێ بەگشتی هەمومانین چی؟ لە هەموو لایەنێکەوەیە بەنسبەت ئێرەوە لە ئەحسایی ئێرە کە ئەڵێ خاصن لە ئەحسایی عالەمە هەموو دنیا تۆ باس بکەیت لە وجودی مناڵ لە دنیا 2.2 بلیۆن مناڵ هەیە بەڵام 1 ملیۆن لەو مناڵانە مزەحین. مزەحیەکان چییە؟ زۆرترینی بە دەرەجە یەکەم لە هەموو لایەکەوە چ لە کۆمەڵگای ئەوروپی و چ لە کۆمەڵگای شەرقی ئەوسەتا جەنگە ئەوە شتێکی تایبەتە ئەوە زیاد لە حەدە. بەڵام لەسەر چی لەسەر ئیهمالکردن و لێدان لەلایەن عایلەکانەوە. لێدان ئەو مشکلەکەی لێدان چیەکە ئەوەیە ڕۆشنبیری خەڵکەکە هوشیاریان نییە لەسەر مناڵ تەعاملکردن لەسەر مناڵ ناتوانن بە شێوەیەکی ڕاست بیکەن ئەکەونە سەر لێدان. بەڵام حەلی ئەم شتانە چۆنە لە دەرەوەی وڵات ئەگەر هاتوو مناڵێک لێی درابێ دەرەکەوێ پێوەی لە شێوەی تەسەڕوفی لە ناو مەکتەبە یان لەبەر ئەوەی مناڵی ئێرە مەسبەحەکەن لە مەلەکردنا دەرەکەوێ جلەکانیان بەدەنیان جانیان پەڵی پێوەیە ئەوە ئەکەونە سۆشیال سەرویس و هەموو لایەک ئەکەونە سەر مەوزوعەکە. ناخۆشیەکەی شەرقی ئەوسەتەوەیە ئەو شتانە بە ئاسانی نادۆزێتەوە. بەحثی ئیجتیماعیەکان لە مەکتەبەکانە ئەو چالاکیە و ڕۆشنبیریان نییە وشیاریان نییە وەکو ئێرە. ئەگەر هەشیانە ڕاستە ئۆکەی تەجروبەیان هەیە بەڵام ئەوەی ئێرە ورترە. بۆ نمونە ئەوەی من لەسەری بخوێن بێتەوە تەنانەت یەکێک لەو بەحسی ئیجتیماعیانی کە چاچ کرابێ بڵێن زەریبە کرابێتە سەری لەسەر چی لەبەرەوەی چۆ سەردانی ماڵێکی کردووە فەحسی مناڵەکە بکەن مناڵەکە یانی بەحساب چۆکلێتی پێوە بوومی یانی چۆکلێتایی بووە ئێژوی زانیوە ساغە بەڵام پاش ماوەیەکی کەم ئەم مناڵە بە نەخۆشی گەێنراوەتە خەستەخانە هەموو گیانی پەڵەی شین بوو تو مەزدایکەکە بووی ئەو بەحسی ئیجتیماعیە دێتە ماڵەکە ئەم پەڵەکان بەگیانەوە نەبینێ دایپۆشیوە. بەڵام بڕوانەکەم لای خۆمان جاری وایە دایک باو بە تایبەتی دایکان زۆر توندن بەرامبەر مناڵەکانیان یاخود لە مامۆستا بیستومانە تەنانەت ماوەیەک کرا لە کوردستان کرا بە نوکتەیەک گوتیان مناڵێک لێدانی خواردووە لەسەر جادە بەڕێوەبەرەکەی هاتووە پرسیاری لێکردوێتیەوە کوڕم بۆ لە دەرەوەی چییە بۆ ئەگری توبی وەڵاهی لەسەر وانەی مافی مناڵ لێدانم خواردووە ئەی تۆ ئەمە بوو بە نوکتە یعنی ئەمە بەحساب وانە ئەخوێنەیە کە لەسەر مافی مناڵە کەچی خۆشی تێڵانی لەسەر خواردن سزای لەسەر وەرگرت. مشکلێکی تریش هەیە لە کوردستانە خاستان
ئەگەر ئێمە باسی کوردستان بکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ سنتەری گۆڤەرمەنت کە حکوومەتی عێراقە. حکوومەتی عێراق لە مافەکانی مناڵە ئەمە ڕێکەوتن نامەیەکە، ڕێکەوتن نامەکە لە ساڵی 1990 کراوە و عێراق ئیمزای کردووە، واژووی کردووە کە لە ئەم ڕێکەوتن نامەیە بەشدارە بێت. لە ڕێکەوتن نامەکە ئەڵێ ئەبێ هەر 5 ساڵ جارێک تەقریر بدرێ ئەحساییە بکرێ کە ئەم وڵاتە کێشەی مناڵ چییە. بەڵام بەداخەوە عێراق هەتاکو ئێستاش نەک ئەو 5 ساڵی ئەوەختە هەتاکو ئێستاش ئەحسایەک نییە کە کێشەی مناڵ جیان لە حەد لە چیایە. کەوەکو ئێمە خۆمان بیزانین و تەجروبەمان هەبێ و ماوەیەک کە لە کوردستان دەورەم ئەوتەوە بۆ بەحسی اجتیماعیەکان ئەو کێشانەی کە ئەیان هێنا زیاتری لەسەر لێدان بوو و ئەوەش فەرقەکە چییە؟ لێرە تەعدای جنسی هەیە، لە کوردستان هەیە و نەبێنە بێت. منە خۆم بینیومە حاڵەتێک بوو کچێک باوکی خۆی تەعدای جنسی دەکرد بوو. ئەو مەوزوعانە هەیە بەڵام زیاتر لێدانە ئەحسایەکی تەواوەتیبان نییە تا بزانێ ئەم 5 ساڵ جارە کە ئەم تەقریر ئەدرێ بە ئەمم متحیدە تا بزانین کێشەی مناڵ بەتایبەتی کوردستان چییە. زۆرترینی دەتوانی جیاوازیە بکەی لە نێوان توندوتیژی مناڵ لێرە کە وڵاتە بڵێن ئەوروپی و ئەمریکی و بەریتانی بڵێن ئەم وڵاتە بەڵێ لە غەربا لەگەڵ لە ڕۆژهەڵات بەتایبەتی لە باشوور لای خۆمان ئەتوانی جیاوازیەکی توندوتیژەکان جیاوازیەکانی توندوتیژی چییە؟ لای ئێمە مەوزوعی وەی مشکلەی کچ ئافرەت مناڵی بەرزوو بەشودان کە مشکلەیەکی زۆر گەورەیە. هەرچەند بە قانونی عێراقی ئەڵێ نابێ لە 18 ساڵ کەمتر یعنی بەرەو ژووری 18 دەبێ بۆ زەواج. بەڵام زۆر جار گوێ ناگیرێ لەو وەزعە. مەحاڵەتێکیان بۆ هێنام یەکێک لەو بەحسی اجتیماعیانە وتی لە کەمپێک کچێک دراوە بە شەو عمری 12 ساڵ بووە کە من بەرسی تەوزیحی قانونەکەم بۆ کردن وتی ئەی چۆن لێرە کچێک بە 12 ساڵ دراوە بە شوو چۆن لە عێراقە شتیوانە. ئەم ئیتیفاقی عێراقی ئیمزای کردووە بەڵام سووریا ئیمزای نەکردووە. ئەوانەی سووریا زۆر شارەزایان نییە لە زۆر شوێنەکانی کوردستانە کە ئیسا لە جێ سووریەکانەیە هەر بەو قانونی ئەوێ گوێنایەنێ بەڕێ ئەبەن. مشکلەیەکی تریش لەو شوێنە ئاسایشی لێیە. لە بەردەمی ئاسایشە ئەم بوو کە 12 ساڵە براوە بۆ کوڕێکی 30 ساڵ ئاسایش تەداخلی نەکردووە. کێشەکان لەوایە ئاسایش شارەزاییەکی ئەو توێی نییە. باشە ئەو کەیسە 12 ساڵیە ببەخشە ئەو کەیسە ئەو کچە 12 ساڵیە ئەگەر لێرە بدرێ بە شوو بە کەسێکی 30 ساڵی ئاوا یعنی بەڕای بەڕێستان ئەفەرمونون لەویا لێرە ئاسایش تەداخلەکە ئەڵێ نابێ ئەوە بکرێت یاخودەوەڵێ کچی خۆم و من حڕی خۆم هەناشتیوانیە کچی خۆم و حڕی خۆم ئەوە نییە لێرە بە هیچ شێوەیەک خاصەتەن عمری 12 ساڵ قانونەکە لێرە چییە؟ ئەگەر کچ لە عمری 16 بەرەوژوور بینی 16 و 17 بە پێرمچنی بە موافقەتی دایک و باوک زەواج دەتوانێت بکە. لە قانونی کوردستانیشە لە عمری 15 بەرەوژوور بە موافقەتی دایک و باوک و بەس حاڵەتی ئیستیسنا هەیە لەوەیە کە زەواجەکرێ. لە حاڵەتێکە هەرچەند ئەوە زۆر ناخۆشە و نیگەرانیە بەڵام تۆزە کێشەی اجتیماعی پێ حەلەکەیە. لێرە ئەگەر هاتوو کچێک تەعدای جنسی دەکرا بوو کوڕێکی لە تەپەن گەورەتر غێر ممکنە ئەو کوڕە سجن نەکرێت و مەحکەمە نەکرێت و حکم نەدرێ. بەڵام لە کوردستان چی ئەکەن؟ ئەو کچە کە تەعدای لە جنسی لێکراوە ئەگەر شەخصەکە شەخصی سێهەم بێ یعنی باوکو و برا و خاڵ و مامەوان نەبێ سێهەم بێ ماریانەکەندی بەس بۆی قەزیەکە سمودەمکەن قەزەکە تا ئەپۆشە قەزەکە تا ئەپۆشێتوانە تۆزێک شتی تایە کە یعنی مساعدە ئەڵێ تاکو 5 ساڵ ناتوانێت تەلاقی بە بەڵام من هەرفم بەلای خۆمەوە شتەکە زۆر سەختە زۆر زەحمەتە. تۆ 5 ساڵ لەگەڵ یەکێکابی ئەو کەسە ڕێبەری تۆ بێ ئەو کەسە کە ژیانی تۆ تێگار بێ
و ئەژبێ لەگەڵێ بمێنیتەوە ئەم کێشانە بەو شێوەیە حەلەکرێ هەرچەند منەڵێ قانونی کوردستان لە ئەمریکا 16 ساڵ زەواجە کات ئەوەمان هەیە ئەوەی کە مشکلەی کێشەی مناڵ دووهەمینیش خەتەرە ئەو بەتونیتیژی حسابەکەن چۆن خەتەرە تونتیژیە ئێستا لە ساڵی 2011 قانون دەستچوو کە خەتەنە مەمنوعە و حکمی لەسەرە و جەزای قانونی مادیشی لەسەرە بەڵام هەر لێرە و لەوێ وەکو کرایم جەریمە ئەکرێت ئەوانە زۆر جار ناگات بەڵام ناتوانێت لەویا هەنێک جار ئێمە ئەبێ بڵێن ئەوانەی لە کەسە ئاینیەکانن ناڵێن بۆ چاواشەکردنی کۆمەلگا بەڵام تەداخولکردن لە هەنێ کۆمەڵی خێزانی لە کۆمەلگایە دەبنێت کێشەیەکی گەورە بۆ نمونە لەوانەیە لەلای بەڕێستان کرامێک بێ کە دەفەرمونە بێ بە جەریمە باشە بەڵام بەلایەک وا ناڵێ مەلایە گەڵێ ئەوە بەپێی شەریعەتە ئەتیادیە شتی وا هەبوو کاک بەختیار لێرەیە چەرت تەداخلی هەموو گەورە بچووکێکی نەخێر لێرە لە بریتانیا من بەخۆم قانونی محامی بووم لە کوردستان ئێستا دوای لە پرۆسەدام دووبارە لێرە کاری پارێزەری بکەمەوە لەسەر کەیسی خەتەنە تاوانێکی گەورەیە لێرە بە یاسا و یەکەم کەیس کە یەکێک حکم کرا کەمتر لە 2 مانگ پێش ئێستا خانمێکی ئەفریقی کە کچەکەی کردبوو یەکەم کەیسە حکم کرا بە 16 ساڵ حکم بوو دایکی کچەکە ئێستا گیراوە حەبس کراوە لە باوی کچەکەی برد بۆ ئەفریقیا لەوێ خەتەنایان کردبوو بەڵام ئەوانیش ئەو میلەتانە ئیسلامی من قسەکەی من لەسەر ئەوە بوو جاری وایە مەسەلەن مەلایەک یان خەتیبێک دێت وتارێک لەسەروادا ئەڵێ شەرع قابلی ئەوەی کردووە بەڵێ ئەبێ بکرێ هەنێ خەڵک تووشی چەواشە بوونەبێ ئایا گوێ لە یاسای دەوڵەتان و میلەت خۆی بگرێ یاخود بە قسەی مەلاکە بکە نامادەم یاسا هەیە هەر کەسێک کارەکە بکە یان خەڵک هام بدا کارەکە بکە هەر بەو یاسای دەگیرێ ئەو یەکیانە دووەمیان مەسەلەی یاسا لە ڕۆژ ئاوایان تەنها باسی بەریتانیا بکەین کە خۆمان لێرە دەژین هیچ کەس بە شاژنیشەوە هیچ کەس لەسەر یاساوە نییە هەر کەسێ تاوانێ بکاتن تەنها پەرلەمانتار نەبێت لە کاتی دەفەمێشن هەیە یاسای دەفەمێشن کە دەکات ناوزەڕاندن لەناو هۆڵی پەرلەمان ئەندامی پەرلەمانیان وەزیر دەتوانێت هەر قسەیە بکە هەر قسەیە بە هیچ سنوورێک لەناو هۆڵی پەرلەمان بەڵام بەدەرەوەی هۆڵی پەرلەمان ناوزەڕاندی هەر کەسێک تێدا لەسەر تێدا بێت دەتوان شکایەتی لێ بکەن بیان بەرە مەحکەمە و دامج یانی خازان هین تعویزیان لێ بگرن قەرەبوو لە بۆ ئەوەی سمعیان تێکشێنراوە لەبەرەوە یاسا هیچ شتی لەسەر نییە سەروەرە بە 100% ئەوە کە شتێکی زۆر باشە الحەمدولillah زۆر پێم خۆش بوو کە خەڵک حکومە درێ لەسەری طبعا ئەکید حکومە درێ لێرە و حتا تەنانەت مراقبەی ئەوەیان کردووە شتیان هەبێ لەو کەسانەی کە ئەچنەوە ئەفریقا ئەگەن وەختی چەکە باسی ئیسلام کرا ئەمە هەر ئیسلامیان یعنی ئەفریقی غیری ئیسلامیش ئەیکەن خەتەنەکردن لە مەقارە سێیان کردووە لە حرەکەتی کچەکان کێیەنەوە ئەم بڵێ باگراوندی ئەفریقیان هەبێیان دەوڵەتی ئیسلامیەکان بزانن کێنەوە وەزعیان چۆنە تاکو حکومیان بدرێت حکم بدرێت ئەو کەسانێک کە ئەو تاوانیان ئەنجاماوە مشکلەی مەلا لە زۆر شوێنە کە من باس کردووە کە ئەڵێم ئەبێ ئێمە قسە لەگەڵ مەلاکان بکەین یان حکومەت هەموو حکومەتەکانی ئیسلامی بەپرسن لەوە کە ئەبێ مەلاکان شارەزاییان هەبێ ئینجا ڕێیان بەن لە منبەرەکانە قسە بکەن مەلایەکیەت ئەڵێ لە ئیسلامە ئەگەر هات و کچێک خەتەنە نەکرابێ ئاوی دەستی حرامە ئاوی دەستی حرامە ئەمە زۆرە گرێتەوە بەڵام ئەگەر تۆ لە حەقیقەتا بچیتەوە سەر ئیسلام بە بیدایەتیە ئەمە سونەتە بەڕاستی ئێمە لای زۆر کەس بیستومە لە زۆر کەسم تەنانەت جاریوا بۆ مناقەشەی شتانەمان کردووە ئیسلام خۆی دینێکی زۆر جوانە بەڵام بەداخەوە هەنێ کەس هەنێ بەناومەلا دێن جاری وایە بوتاری وا دەدەن ئیسلامت لەبەر چاوەخە ینی
ئەمە تاوانی ئێمە نییە ئێمە دینەکەی خۆمان ناخۆشە بەڵام هەنێک کەس دەستی تێوەرەدا ناشتی من پەیوەندێکی باشم لەگەڵ مەلا و قەشە و کاتولیک و هەموو ئاینەکان هەیە زۆر ڕەنگە بەدەیان قەشە و مەلاوە دەناسم لە شێرەوانێکی خۆم دەڵم میشەکەم ئەو پەیوەندیان دروست کردەوە ئەوەندەیە بزانم هەر هەموو هەڵوێستیان باشە کێشەی ئاین و کللتور واتێک ئاڵاوە تۆ نازانی هەندێک لە هەندێک حاڵەتە کامەی ئاینە کامەی کللتورە ئەوەیان کللتورە خەڵکێک ڕاهاتوو بە عادەتێک بە سەدان ساڵ دێکەن وا دەزان بەبێ ئەوە ژیان لە دەرەوەی ئەو بازنەیە نییە ژیان لە دەرەوە توانگۆشەوە نییە بە پێسەوە ئێستا هوشیارێکی زۆر باشەیە حکوومەت پارەیەکی زۆر سەرف دەکا کۆمیونیتی سنتەری خەڵکەیە فەرمانبەرە ئیشی ئەوەیە پیاوانی ئاینی مەلاو ئەوان هوشیار دەکاتەوە هەموو مزگەوتەکان هەموو کەنیسەکان بە تایبەت ئەوانی ئەفریقی تەرکیزیان زۆر لەسەر ئاهوشار دەکرێنەوە هەڵوێستیان زۆر باشە بەس دیسان دێمە سەر ئەوەی ناهوشیاری خەڵک ناهوشیار لێ ڕێگای پێ ناکرێت لە ئەوروپا بۆی ناکەن دێبەنەوە ئەفریقیە هەر ئەوە نیە مەسەلەکەتەنە مەسەلەی سەحری ڕەش لە ئەفریقیەکان زۆر باوە دیسا ئەوە دەبان شت دژی یەکتر دەکەن سەحر و نازەم جاو دوشتیوا دەکەن دژی یەکتر ئەو بەش هەم مەسەلە علاقی بە کللتورەکە هەیە بەڵام دیسا ئێمە مەلای وا هەیە ببەخشن مەلای وا هەیە ناوی ئافرەتی بە دەینەسوور ناوبماوەی بۆ بە نوکتە ئەو ژنانە دەینەسوورەکان بۆن منەوە لە کاتێکا مەلا وەختی خۆی کە لەسەر منبەرێکەوە کە قسەیەکی کردووە و کەسی گوێی لێ گرتووە پەیامی ئاشتی بڵاو کردوتەوە دەبێ توندوتیژ نەبێ بەڵام سیرەکەن ئێستا بەداخەوە هەنێک ناڵێن هەمویان هەنێک لە مەلاکانمان زۆر توندیتیژین بەرامبەر خانمەکان بەتایبەتی ئەوە نییە بڵێ هۆشیاری بدەنە کۆمەلگا بەتەواتی بە تووڕەبوونەوە بە جنێودانەوە بۆ خانمان بۆ کۆمەلگا من ئەگەر تۆ تەوێ ئامۆژگارێکی من بکەی حتمما بە قسەی خۆش لە دووەرەگرم نەک بە تووڕەبوون بەڕاستی ئەمەیە هەڵەکەیە ئەمەلخان باز ئەو باسە زۆر هەستیارە من فێشی لێ دەزانم ئەگەر ئیجازە بفەرمووی دوو دقیقە قسە لەسەر ئەوە بکەم قسەکەمە هاتەوە سەر ئاینی ئیسلام ئاینی ئیسلام تاکە ئاینەکە لە دنیا سێ جۆرە پەیوەندی ڕێک دەخاتن پەیوەندی تاک بە تاک پەیوەندی تاک بە کۆمەڵ پەیوەندی تاک بە دەسەڵات ئەو ڕۆژگاری ئێستا ئاینی ئیسلامی هەر ئاینێکی تر هەموو مەلاکانمان هەموو ژێخەکانمان ئەوانەی بانگەشی کاری باش دەکەن دەیانوێت پێش نوێژی بکەن یان نەسەحەتی باش خەڵک بکەن دەبێت تەنها تەرکیز بکەنە سەر یەک شت پەیوەندی بینی تاک و خوداوەند تۆ چۆن خوددا دەپەرستی چۆن عیبادەت دەکەی چۆن نوێژ دەکەی باقیتر پەیوەندی تاک بە تاک مەحکەمە ڕێژی دەخات پەیوەندی تاک بە کۆمەڵ ئەوە دەوڵەت ڕێژی دەخاتن لە ڕێگای تاوان و لە ڕێگای سزا پشتیوە لەبەرەوە جاران کە دەوڵەت نەبوو دەوڵەتی وەکو ئێستا دەوڵەتی معاصر یان دەوڵەتی تا هاوچەرخمان نەبوو ئاینی ئیسلام هەموو عەلاقەکان ڕێک دەخست هەموو پەیوەندیەکان ئێستا پەیوەندی ئێمە لە نێوان تاک و خوداوەندە بەس چۆن عیبادەت دەکەین چۆن خوددا خۆش دەوێت خۆ تۆ ئەگەر موسڵمان یان مەسیحی ئەگەر تەنها ببێ ئەو نمونەیە کە ئیسلام باسی دەکاتن باش بی لەگەڵ جیرانەکەت باش بی لەگەڵ کەسوکاری خۆت درۆ نەکەی دزی نەکەی ساختە نەکەی قۆڵبری نەکەی بوختان نەکەی ئەوەندە بەسە تۆ ئەوەندەی بکەی ئەوەندە هیچ پێویست نییە بەس ئەوەندە بکە مەلاکانمان ئەگەر لەوە زیاتر بکەن شوبهە دەکەن باشە مەرجە ئەوانەی کە لەگەڵ بڵێن توتیژیەکانی مناڵە یاخود لەگەڵ ژنانە کارەکەن ئیلا هەر ئەبێت بڕوانامەیەکە بۆ هەبێ ئەنجا بتوانی خۆ بە خاوەن دیفاعی ئەو کەیسە بزانی بەنسبەت بناڵەوە بە تایبەتی لە بەریتانیا ئەبێ هەمووی پۆلیسچێکی هەبێت شەهادەی ئەوەی هەبێ کە هیچ جەریمەیەکی نەکردوێ بەرامبەر مناڵ بەڵام یعنی لە کوردستان وایە نەخێر زۆر بەداخەوە کە ئەوە نییە بە هیچ شێوەیەک هاچی کەسێک بچێت ئەتوانێت ئەو پیشانە بکات و دەغدی بکاتەوە مامۆستایە ئەوکەی مامۆستایە بەڵام مامۆستا لێرە ئەوەی مامۆستا بێ ساڵانە پۆلیس شتێک فۆرمە بێ بڕێکی تۆزانن ئایا پێشتر لە مناڵی نەداوە یان ناڵێکی نەکوشتووە جەریمەیەکی نەکرد بەس پێم وا بێن نا لە کوردستان ئەوە نییە بەداخەوە کە ئەوە زۆر ئەسەفا نییە ئەبێ بێ ئەو سیستەمی کۆمپیوتەرایزمان هەر نییە ئەگەر لە کوردەخان پرسم ئەم کارت نەکردایە ئەمە چونکە کەمێک جاری وای لەوانەیە هەنێک کەیس بتگریێنێ هەنێک کەیس دڵتەنت کا ئەگەر ئەوەت نەکردایە بۆ منە ئەگەر ئەم کەیسانت نەکردایە چیت کارێکی ترت هەڵەبژار بکردایە زۆر حەزم لە سیاسەتە کرد لەبەرەوەی باگراوەندی سیاسی هەموو ژیانم بە سیاسەتەوە تاو بۆ لە چاوم کردەوە باوکم ئەزان چالاکانێکی سیاسیشی
دامەزێنەری حیزبێک بووە و بەردەوامی لە ماڵی ئێمە بە هەموو گەورە بچووکەوە پارێزگاریمان کردووە لە مافی کورد لە هەموو شێوەیەک بە هیچی شێوەیە کە توانی بێتوان و تەنانەت گرتن و ئازێت و زۆرمان بینیەوە. من حەزمە کرد وەختێکە وەختی تەقدیری جاوی عاشم کرد حەزم لە عیلمە نەفسە کرد لەبەر ئەوەی بزانم ئایا بۆچی ژن زۆر کێشەی بەسەرایەت لە حاڵەتی لە کێشەکە ناتوانێت دیفاع لە خۆی بکە، بەڵام دوای وەخت کە عەزێت تێگاتوانە ڕۆژ بە ڕۆژ تەئسیری تێئەکات و ئەکرێتە محاولەکردن بۆ یارمەتیەک بۆ چارەسەرێک. تەقدیمی ئەوەم کرد بۆ عیلمە نەفس و دووهەم پۆلیتیکم دانا کە پۆلیتیک بخوێنم، بەڵام عیلمە نەفس وەرگیان وانە پۆلیتیک مایەوە چونکەوە اختیاری یەکەمەم بوو. بەڵام ئێستا پۆلیتیکەکە لێ هاتووەکو هیوایەتێک بەردەوامێتی پۆلیتیکەکە ئیتر بۆ بەشێک لە ژیانی من ناتوانم بێتە سەر مەوزوعێکی کێشەیەکی کوردستان بە هەموو شێوازێکەوە لەگەڵ وڵاتی دەور و پشتە کە تەئسیریان هەبێ عەزێتی کورد بن ناتوانم لێ بێدەم لە هەموو شوێنەکە بەڵە بەشداریم کردووە. بەتەمای هیچ کارێکی نێن ڕێکخراوێدانێن هیچ بەتەمای هیچ شتێکی وا بکەین. پرۆژەمان هەیە کە ئیشیشمان لەسەر کردووە بەڵام تەتەوری زۆرمان پێ نەکردووە. یەکێک لەوانە پێکهاتەی نەتەوەی کوردستانیمان داناوە. ئەم پێکهاتەیە طبعاً دکتۆر خۆشناو قازی و دکتۆر فەرحان و دکتۆر عەبدوڕەزاق و ژێلاس خان و دامەزرێنەرەکان ئەم مەجموعەیە کە خۆم لەگەڵیانە دامەزرانەوە ئەمانەویە کورد کۆبکەینەوە. زۆر جارکە باسەکەیە ئاخر تارگێتەکەتان چی هەر کوردی هەر چوار پارچە باشە لەبارەی لە هەموو بوارێکە لەبارەی سەقافی، لەبارەی علمی، لە مەوزوعی مناڵ، لە مەوزوعی ژن، لە هەموو بوارێکە بتوانین لە هەموو لایەکەوە و لەگەڵەوە طبعاً سیاسەتیشەوە سەرەکیە. ئێمە بۆچی ئەڵێن سیاسەت سەرەکیە لەمە لەبەرەوەی کورد زۆر پڕتەوازە بۆ لە سیاسەتە لە هەموو شتێکایەکە گرینەوە، لە هونەرایەکە گرینەوە، لە سەقافەیەکە گرینەوە، بەڵام کە بێتە سەر سیاسەت لەبەر ئەوەی بن بیر و باوەڕێکم هەیە بیر و باوەڕی ئەویتر کۆمپلیتلی پێڕەفزە. ئەوە من هەستەکەم کە ئەوە نەقسێکە لێ دەمەیە ئۆکەی منە بەوێ خزمەت بکەم لەم بیر و باوەڕی خۆما و لەو ڕێگای خۆما و لەو جەماعەتەی خۆمەوە ئەویتری وێ خزمەت بکاتەوە جەماعەتێک بەڵام بە شەرتی خزمەتەکان هێنی ئەو عەزێتی ئەویتری تیانە بێت. ئەبێ کۆمپرۆمایز بکەین، یعنی بتوانین هاو دەنگی بیت لە ئیشکردنە. لە کۆمیتەکەمانە کە داوامان کرد ئەندامی کۆمیتە حەزەکەی لە هەموو بەشەکانی حیزبەکانە بێن، لە حیزبەکانی ڕۆژهەڵات و ڕۆژاوا باکوور و باشوور و هەموو لایەک حاڵەکە لێرەیە ئەوە هەڵەیە بەدەیان و سەدا ڕێکخراومان هەیە هیچیان هیچ بەهێز ناکەن بەلەو ناتوانن لە قالبی بیرکردنەوە کەسێکی دەربچن. لە هۆکارەکەی چییە؟ تۆ دەی باسی حیزبەکانی ڕۆژهەڵات دەکەی ئەسڵەن بەلای من غەڵەتێکی تۆ ئێمە لە بریتانیا دەژی بە باسی دەکەین 10,000 20,000 30,000 کورد چەندە ژماری چەندە لە بریتانیا دەژی کارت لێرەیە ماڵت لێرەیە ماڵەکان لە مەکتەب لێرە دەخوێنن لێرەدا دەمەزرێن و هەروەها هەموو شتێک لێرەیە. تۆ ئەندام بیا ئەندام نەبی لە حیزبێکی ڕۆژهەڵات ڕۆژئاوا باکووریان باشوور چ قیمەتێکی هەیە لێرە. لە کاتێکا من زۆر قسە بۆ دەکەم تۆ لە زیاتی ئەوە بەڕۆن ئەو هەموو چالاکیەکان ئەو هەموو گروتینە ببنە ناو حیزبەکانی ئێرە ببن بە ئەندامی لێبەر ببن بە ئەندامی کۆنزەرڤەتیڤ ببن بە ئەندام لە لێ بدەم دەبێت ئەوە بکەین هەتا لەو قاڵقە کۆ نەبین هیچمان پێ ناکرێت. جەنابەت باسی گوتت سیاسەت دەکەن من ئەو قسەیە بمبۆرە بە تۆ بکەم هەموو ئەوانەی دیابین بۆ قسەیە لای مسابتە بیاین بە بەردەوام قسەی دەکەم یەکی دەرە من دکتۆرا دەکەم لە سیاسەت یەکی دەرم ماستێر دەکەم لە سیاسەت من دەڵێم سیاسەت ناخوێن سیاسەت دەکرێت سیاسەت دەبێ بیکەین
ئەوەی دەیخوێنێ هیچ تۆ دەچی دەخوێنیەوە فلانکەس چی کرد بەڵام تۆ دەبی ئەکادمیست دەبی تیۆریست محازرە دەڕێتەوە بەڵام ئەوانەی کە محازرەکە وەردەگرن مەرج نییە ببن بە سیاسی دەبێت تۆ ئەو شەمرەیە تێدا عەرەبی گوتێت خۆت دەبێت ڕوحی خیادەت تێدابی بزانی خیادە بکەی لە پاشان ئەوەی گاڵ بەراز بێ بە ئینگلیزی بەهێزی کەی پەروەردەی بکەی شت خۆت فێرکەی لەوە پاش ئێمە گروپی ترمان پار مانگی چوار کۆنفرانسێکمان کرد ناوماننا کۆنفرانسی گروپ لەسەر کەوتوکان 70 کەسمان کۆ کردەوە داوەتە هەویشتینەوە خەبزانە بۆ باز دەکەم نمونە جا لەوێ گوتم ئەگەر وتارەکەتان جێ من قسەی هەم گوتم هەر کوردێک عقلی بەوە شکابێ وڵاتی خۆی بەجێ بێنێ هەزاران کیلۆمەتر ببڕێ خۆی بخاتە بەحر و دەریا و بە ڕێگای مەتەخەتەردا بێ چونکە دەزانین لە شوێنێکی تر ژیانێکی باش هەیە ئایندەیەک بۆ خۆی ماڵ و منداڵ دروست دەکات ئەوە سەرکەوتووترین ئینسان لەو دنیایە هەموو کەسێک سەرکەوتووە بەڵام مەبەستیمان چییە ئێمە لەگەڵ گروپێکین دەمانەوێ پەیوەندی لە نێوان نەوەی دووەم و سێیەم بەدەیان کەسی بە سەدان کەسی نەوەی دووەم و سێ مناڵی تۆ مناڵی من و مناڵی مناڵمان ئەوانە وا خەریکە بزر دەبنەوە کۆمەلگا دەمانێت ئەوە دروستکەین بەردەوام ئیشەکەی لەسەر ئەوە جا ئێمە ئیش لەسەر ئەوە دەکەین دەمانەوێت پرد لەسەر ئەوە دروستکەین ئێستا مانگی سێ کۆتایی مانگی سێ کۆنفرانسی چ دەکەین ئینتەرناشنال بەس بێمە دەرگاکە ناکەینەوە ئێمە خەڵک هەڵ دەبژێرین چونکە 200 کەس هات 500 کەس هات من چ لەو خەڵکە بکەم دەبێت 50 کەس کۆ بکەم بۆتان قسە بکەن بێکەوە شتێک بگۆڕینەوە دەکرێت ساڵێکە 2000 3000 4000 کۆبینەوە ئیشێک لەسەر ئەوە دەکەین کوردە سەرکەوتووەکانی ئەمریکا و باکووری ئەمریکا و کەنەدا و ئوسترالیا و ئەوروپاوی کۆبینەوە لە هەر وڵاتی 5-6 کەس بێ بادانیشین ئەو پەیوەندیە دروستکەین ئامانجمان ئەوەیە پێگەی کورد بەهێزکەین لێرە ئێمە هەتا ئێستا ئیش دەکەین مەسەن ئاهەنگێکی کوردی دەکەین بەس کورد دەسا ئاهەنگەکە نەزبەتی غوڵایی بانگ دەکەی بەس کورد دەچێ و نەزبەت غوڵایی دەبێت ئەو شەختەیە بشکێن دەبێت ڕاستکەڵە بشکێن کە تۆ جەناب ئاهەنگی بۆ تۆ دەکەم دەبێت 10 گۆرانی تۆ ئەگەر جەناب 5 گۆرانی دەڕێت دەبێت 5 تێکستی و گۆرانم کرد بە ئینگلیزی من دوو برادر ئینگلیزیەکە خۆم بێنم لە دیوارەکە مانا گۆرانێکە بنووسرە ئینجا خەڵک ببەوە بزان تۆ چی دەڕێت ئێمە دەبی ئەوە بکەین هەتا ئێوارە ئەو 100 کورد 200 کوردی پێک و دانیشتوی قسە دەکەین بەڕۆ ئێمە دەزانین چیمە بەسەر هاتووە دەزانین گوناحین مەزلومین ماڵماوێرانە کیمیابارانمان دەکەن دەمان کوژن بەس بۆچ ئێمە 10,000 ئەو 10,000 لەو 10,000 ئەگەر 200 کەس 500 کەس یەکدیگر بێ متمانە بێکتر بکە کورد بۆ من هەر کوردە ئەگەر تۆ جاش بووبی بەعسی بووبی لەگە ئەردۆگان بی لەگە بۆ من بەسە تۆ کوردی خۆت بە کورد دەزانی خەمی کورد تا بانەوە دەست پێ بکەین وەکو پیواز بەرگی یەکەم دووەم سێم ئێمە پێشەوەشت ئێمە مرۆڤین دوای کوردین دوای بەریتانی بانەوە زیاتر ناڕێن ئەوەندە بەسە ئەندامێتی تۆ ئەندامی حزبێکی کوردستانی لە باشوور تۆ لێرەی چ خێرێکت بۆ حزبە هەیە کە لە کاتی دەنگدا نەتوان دەنجی بۆ بدەیت وانە ئەگەر 10,000 کورد لێرە بێ بە ئەندام لە پارتی پارێزگارە هەمومان قورسایی دروستکەین ئەوە بەکاردێنین ئێمە دژیان ئەگەر ئێوە دەنگمان بۆ نەدەن ئەومان بۆ نەکەن 1 و 2 3 ئێمە دەنگمان بۆ نەدەن ئێمە ئەو یاریە نازانین من ئەو یاریە فێر بووم دەمەوێت کۆمەڵی خەڵک کۆکەمەوە ئەو یاریە بکەین بێکەوە وەکو کرد بۆیە خەمی هەموو کوردمە من خەڵکی هەموو شارێکم خەڵکی سلێمانیم خەڵکی دهۆکم خەڵکی هەولێر و خەڵکی ئامەد و خەڵکی سنە و هەموو شاری خۆم دەزانم برادرێک هات بوو مندارێکمان پار لە هەڵەبجە چەند ڕۆژی هەڵەبجە ژووری بازرگانی هەڵەبجە هات سوپاسیان کردم کە تۆ خەڵکی هەڵەبجەنی ئەوە دەگوتم نا من خەڵکی هەڵەبجەم تۆ خەڵکی هەڵەبجەنی هەڵەبجەی هەمومانە هەڵەبجە ئی منە سێنە ئی منە مەهاباد ئی منە ئامەد ئی منە هەمووی منە دەبێت بۆ ڕوحە ئیش بکەین یەکتریمان بەداخەوە ئێمە لە باشوور چاکداغ بووین پارتە سیاسیەکان هەم نەمکرد دژ بێکتر دەبێت ئێمە بۆ بەشتی بزوو دەست پێ بکەین کۆ ببینەوە مانگی جارێک بەس گۆرانی برێن بەس نوختە بکەین هیچ دەرنا باسی هیچ نەکەین چقاوە بخۆینەوە چای بخۆینەوە با پێ بکەین تۆزە نوختە بکەین پێ بکەین هیچی دەر نەکەین ئیش ئەلی ئەوە بارچی خۆم دەزانم لەوە زیاتر هیچ دەر نەکەین کوردهاتی ئەوەیە بەلای من دعوەتی بۆ نابین بە هیچ تا یەک نەبین نابین بە هیچ شتێک بڕوان چونکە خۆی خەڵک بۆ ئەزانێ ئەگەر لەلایەنێ تێک بچێت ئەتر تەواو بەس خۆی ئەگەر یەک لا تێک یعنی لە یەک لا تێک بچێت لە هەر هەمووی تێکەچێت پێم وابێ یەک بووە سەر هەموو شتێک بەلای منەوە زۆر زەڕورەکە کورد ئیش بکەن بە یەکەوە ئەگەر بیر و باوەڕی جیاواز هەیە کە ئێستا هەیە ڕاستە کاک بەختیار ئەڵێ ئێمە لێرە دانیشتوینەوەە بەڵام ئێمە هەموو لێرە دانیشتوین هەر هەمومان لێرە بە هەوای ئەوێ ئەژین
ئەوە قەت لەبێ دەچێت ئەو مشکل ئەوە نابێت لەبێ من ناتوانین شخصی خۆم من ناتوان مازلەوە بێنم کە بڵێم کێشەی لە کوردستانە بێت و هەنا کێشەی من نیە کێشەی منە من لە ماڵەوە ماڵم ژیانم لێ تێکچووە هەموو بیر و هۆشم لە وەزعەکەی ئەوەیە چ لەبارەی سیاسی بێت چ لەبارەی اجتماعی بێت جا لەبارە ئەوە ئەگەر هات و ئێمە لێرە ڕاستە ئەگەر ڕێکخراوێکی وا هەبێ سێنتەرێکمان هەبێ هەر سێنتەرەکە هەروەکو جەنابەوتر بابێن گۆرانی تیا بڵێن با هەموو کورد لە توی کوردی باکوور و باشوور و ڕۆژهات و ڕۆژاوا بێت گۆرانی ئەم علاقاتانە ئەم نزیک بوونەوەیە عەتف و شتێک دروستەکە لە بێمە بەس نەک هەمووی من ئەمە ئەو لایەنگیری ئەو حیزبە مۆزوعەم و دیسکۆنێکت لەگەڵ ئەوی ترا ئێمە لەو ڕوانگەیەوە ئەمانەوێ کوردەکان لە هەموو پارچەکانی کوردستانەوە لە شوێنێکە کۆببینەوە ئەندامی کۆمیتەکەمان من لەوانەیە زۆر لە مەوزوعی باشووری کوردستان بزانم دیفاع لە وەزعی ئەوێ بکەم من لە باکوور نازانم کێشەکانیان لەوانەیە نەک بڵێم نازانم من ئەزانم وەکو شەخسی خۆم بەڵام خەڵکی تر نازانێت ئەوانە ئەبێ هەر کەسە و سەر بە شوێنێک بێت ئەوان کێشەکان بکەم لە مەوزوعی خزمەتی کوردایەتی بەرزبوونەوەی کورد ڕاستە من لێرە ئەژیب بەڵام من قەت 100% نابە بەو کەسەی کە من بەرتانیەکەم یان لەگەڵ ژیانی ئێرەیە هەرچی شتێک هەبەیە من فێرە بم کە لێرە فێرە بووم و مەحاوەلەی فێربوونی بۆ ئەەکەم و ئیشی بۆ ئەەکەم ئەمەوێ ئەمانە لە کوردستان بەڕێ بۆ کریسمس کوردەخان من چوومە کۆمەڵە قوتابخانە لە شارەوانەکەی خۆمان بە فەرمی چوو قوتابخانەیە چووم 300 خوێندکاریان هەبوو هی سەرەتایی 46 زمانی تێدا بوو لە 300 تەڵەبە ئەوە لە کێنزنتن مەکتەبێکمان هەیە 1200 تەڵەبەیە هۆڵند پارک ئەکادمی 103 زمان 103 نەتەوە لە یەک قوتابخانە دەخوێنن گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو باسەکەمان ئێمە لەسەر ڕاستە ئیتر بەلای ئیسلامە چۆوانە بەڵام ئیسلام تەنها شتێک بەلای بنەوە کە زۆر باشە لە بەرژەوەندی مرۆڤایەتی ئابیا ئەم مزگەوت و دانیشتن و قسەکردنی بینی خەڵکە کە ئەمە وەکو بێ بەسەر ئەوە لەو بارەیەوە وەکو دەرووناسێک باسەکەم کە خەڵک بشکیلەی خۆت هەیە مەعاناتی ژیانێ هەیە دائەنیشی بۆ یەکێکی تری باسەکەیت و هەستەکەی ئەو کەسە گوێن لێ ئەگرێت و دڵسۆستە منوابزانم لەو مۆزوعانەیە ئەوە لە هەموو شتێک پێ باشترە بەڵام ئەگەر ئەو مزگەوت و شتانە ئەو علاقانە بێ بەتەنەها بینی خۆی و خوا ئیترەوە شتەکان زۆر قورسە بێت خەڵک ئیستیفادەیان لێ ناکەن ئۆکەی با بێ لەسەر مەوزوعی ئەوەی کە مەلاکان و حکوومەت و چێ دەستنیشان بکرێت کە قسە بکە لە مەمبەرەکانە ئەمە زۆر مهمە هەچی هەڵەسێ قسە ئەکات هەچی هەڵەسێ بڵاوی ئەکەنەوە مەوزوعەکانەوەنە ئەمە تێکدانێکی کۆمەڵگایە و ئەبێ میدیاکان قانونێکی تایبەتیان هەبێ بەلایەکیا ئەڵێ وەڵا ئەبێ ئاوی دەستی حرامە ئەگەر هاتو خەتەنەرەکریە بەڵام ئەگەر هاتو بە شێوەیەکی سەقافی حتا من چم بۆ جامعای ئەزهەر لەسەر ئەو مۆزوعاتێکە بەحسی کۆم لەسەر خەتەنە و تەئسیری مناڵی کە خەتەنەکردنی مناڵی تەئسیری بۆ مستەقبلی کە لە ئەو کەسانی کە من مقابلەم کردن هەمووی ژن بوون لە عمری 30 ساڵ و 40 ساڵ و 50 ساڵ و تەنانەت دیشی 70 ساڵ بووە کە باسی مەعاناتی ئەو خەتەنەیە چۆنەکە چون بۆ جامعی ئەزهەر طبعا ئەوانیش دوای ئەوەی کە حاڵەتێکی زۆر گەورە بوو کچێکی پێمرد و نەمان سەعداوی کردی بە مەوزوعێکی قورس و بڵعینی کردوانە ئەوان لەوێ وەستانیە ئەوان ئێستا کە باسی ئەەکەن دائەنێشێ بە شێوەیەکی سەقافی باسی بکەن ئەیانەوێ یعنی بۆ ئاگادارکردنی لە سمعی ئیسلاموانە ئەمە شتێکی شەرعی نییە یعنی لە ساسە ئەبێ بکرێت ئەمە وەختی خۆی فرعونیەکان کردویانە بە پێی تر بڵاو بۆتەوە خاصەتەن لە ئەفریقیا زۆر بڵاوە
مەسڵ لە وڵاتە عەرەبیەکانە کە بە دەرەجە یەکەمە و شێوەی خەتەنەکردن هەیانە یعنی کەمێکێ بڕێەوە هەیە زیاد لە حەدە و هەیانە تەنانەت یعنی بەشێکی زۆری لێ ئەوەڕێ و دەرمانی تێ ئەەکەن کە ئەم دەرمانە جایەکە تێەکەن نەخۆ دەرمانیان نییە جایەکە تێەکەن ئەم جایە وەکو تێزا بە نەوەکو پێست دروست بکاتەوە. بەداخۆ تازە بە تازە بیر لە قەزی خەتەنە ئەەکەینەوە کورد بڵێن با وڵاتە شەرقەکان تازە بە تازەی باسیەوەکەین بەڵام وە تاکای بەختیار جوانترین نمونەی باس کرد کە خەڵکەکە لێرە ئەمەنە هۆشیارن ئەگەر سیاسیەک بەڵێنێک بدا لە ئایندەیە پێڕژن بە کوردی خۆمانەڵێ بەڵام ئێمە ئەها چۆنەڵێ کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتی هەیە هی کۆمەڵگا هەیە پێوەی خەریکین پێوەی سەرقاڵین بەڕاستی زۆربەی کات شتە ئەساسەکانمان لێدەچێتەوە. بەڵام ئێمە کوردەخان فەرمووی ئێمە کوردین هەرچی بکەین لێرە هەرچی دەکەین دڵمان هەنە کوردستانات خەمێ لەوێ دەبێت خەمی ئێمە کێشە دەبێت لە ڕۆژاوە کێشەی ئێمە لە ڕۆژ هەڵاستێ دەخەمو بێ خەمی ئێمە لە با کوردی خۆم خەمی و هەروە هەمووان بەو ئەگەنا ژیانی ئاسایی خۆمان هەموو ژیانی ئاسایی خۆمان هەیە خەمی وڵاتین بەڕاستی جا ئەوە یەک نمونەیە و دایانشی تر لەو بابەتەیە ئەو کۆمەڵگایە بەلای من زۆر گرنگە یانێکە خوا پشتیوان بی بنکەیەکی وا بکەینەوە بنکەیەکی کۆمەڵایەتی جێگای هەموو کەس بێتەوە جێگای هەموو کوردی بێتەوە ئەوەی نوێژ دەکە ئەوەی نوێژ ناکە مەسەوەی کۆمان دەکاتەوە ئەوەیە بەڵکو من لەگەڵەوەم ڕۆژانی جمعە دوێ نوێژ بکە با بێ لەوێ نوێژ بکە با بەلامان هەبێت من خۆم چون بەلام با کردەوە وە لەگەڵمان بە چونکە ئێمە موسڵمان کاکەم لە کۆتاییدا دەبێت ئەوەشمان هەبێ ئەوەشمان هەبێ ئەو پەردەیە دروست نەکەین تا ئێستا هەندێک هەڵەمان کردووە لێ فێربین من خەڵکی تر دەناسم ئیسماعیلیەکان دەناسم ئەحمەدیەکان دەناسم لێرە ئەوانە پاکستانین من دەزانم چۆن هیچ دەکەن ئەوان بڕوادەکەن یەک لەسەر پێنجی داهاتی خۆیان دەدەن بە کۆمەڵگەکەی خۆیان خەڵک وا دەبێ بەشن دەبێت ئێمە جورئەت بکەین دەست لە کەس پان نەکەینەوە لە جیرفانی خۆمان خارجکەین بۆ کێسەکەی خۆمان ئاوا نەکەین نابین بە هیچ. کوردەخان ئەو شانازیانەتی ئەو کارانەتی شانازی پێوەکەی کە تا ئێستا کردوێتە زۆر شت هەیە من هەوڵ کردو بیکەم بۆ کردوانە کردومە و نەجاحەتی هێنا و تەنانەت یەکێک لە جارەکانە من توانیم وێنەری کۆمەڵگای کوردی توانیم کە باسی مۆزوعی کورد کە مەلیکەی بێتەوە مەلیکە ئێلیزابێت کە هاتبوون بە شێوەیەکی جلو بەرگم گۆڕی بۆ حەزم کرد بێ قسەم لەگەڵ بکات چونکە کەیەت ئەیتوانی بەسەر بناتێ پەڕێتوانە بەڵام ویستی کە قسەم لەگەڵ بکات کە هاتە پێشەوە بەجلی کوردیەوە یانی بەجلی کوردیەوە بەڵێ هاتە پێشەوە باسی مۆزوعی کورتم کردووانە کە وتی ئێوە کێن وتم من کوردم بەڵام بەداخەوە نەتپرسی کوردی کوێم ئەمویست ئەوە بکەم بە پرسیارەکەی خۆی خۆم جوابەکەشی بەمەوە سەیری کردوانە چاوەڕێی ئەوە بوو وتم من کوردی ناکەم لەبەرەوەی کوردستان دەبەشکراوە بە 4 پارچە و ئەوەش لە بیدایەتە کە مۆزوعی بەریتانیەتیا بۆ ئەوانە هیوادارم بەریتانیا تعویزی کورد باتەوە یارمەتی کورد بات لەسەر ئەو وەزعی کە کورد دووچاری ئەم هەموو ئەشکەنجەیە بوونەتەوە بەهۆی ئەو جیابوونەوەەوە ئیتر یعنی هەرچەڵۆپام وەرنەگرتەوانە ئەویش سەرێکی باە ئەو باش بوو حەزم کرد ئەوە بکەم بەڵام وەکو ئیش نییە و نەتیجەی نییە ئەو شتانی کە لێرە فێربوون جار باسەکەم ئەمەوێ لە کوردستانە بیکەین چون بۆ کوردستان ئەمیز کۆنفرانسی پۆلیس طبعاً بنکەکانی پۆلیس بزانم خۆکوشتن کوشتن ئەشکەنجەی مناڵ ئەوانە کە بینیم زۆر بێتاقەت بووم لە بەعزێ شت ئەو چەند ساڵێکی کۆنا لە بدایەتی حکوومەتی هەرێمە کە چوم بۆ ئەو شوێنانە ویستم بزانم مەوزوعی ژن کوشتن و ئەوانە باسی ئەوە کرا کە ژن خۆی ئەسووتێنێ باشە خۆی ئەسووتێنێتوانە ئەم هەموو خۆسووتانە یعنی بوو بەچی و سەبەبی خۆسووتان نەکە چییە؟ پەرەمیاز پیاتەقینەوە
اوكي ام پەرەمێزانەکە ئەمە خەتەرە بۆ لە بازاڕە دەنی ناهێنن بۆ بە پیاوە ناتانێتە طبعا موضوع پەرەمێزەکە بوو بەڵام پەرەمێز دەوتی تێ ناکرا بەڵزەی تێکرا ژنەکە ئەنێرا بیکاتوانە خۆی بکوژێت وکە ئەینسیری تحقیقی پۆلیس بکرد تحقیقی پۆلیس لێرە من لە تحقیقا بووم لە مەوزوعا بووم باندێکی گەورە کەمبیری زۆر بە کەمی باس کراوە باشە ئەمە بەگاوەندی کچێک ئەڵێ خۆی کوشتووە بەڵام ئەو ئێوارەیە ئەو کچە چووە بۆ بازاڕ و شەوی جەژنە و تەلەفۆنی بە خوشکەکەی کردووە بۆ سبێنێکی بۆ بکڕم و چۆ بۆ ساڵۆن و خۆی جوان کردووە ئەم فوجعەیە خۆکوشتنە چۆن دروست بوو دەهەبێت ئەبێ ئەو ئینسانە حاڵەتی نەفسی زۆر زۆر خراپ بێت دابگاتە ئەوە لە ئەخیری چاوە طبعاً ئەوە شتەکان زۆر جار ونەبێ زۆر بەداخەوە اینجا لە ئەم سەردانای پۆلیسە بەڕێوەبەری پۆلیس وتی کۆنفرانسێکمان هەیە لەسەر مەوزوعی حادیسێک و مەوزوعێک بۆ ئەوانە منیش زۆر قسەم کرد لەسەر ئەو مەوزوعە دوای وتی کە ئەمەە ئەو قسەیانە بەلاوە مهمە مافی مرۆڤ طبعاً ئەو کەسێک کە قسەیەکە بوو مناڵ بوو ژن نەبوو وتی یەکێکمان سجنە لێرە مشتم بۆ چی سجە وتی لەبەر ئەوەی تعدای لێکراوە تعدای لێکراوە ئەوە مزەحیە نەک تاوانبارە بۆ لە سجنایە وەڵای شوێنی چۆن جارێ لە پێشا تەقیمی ئەوە بکەم کە بزانم دەستی خۆکوشتنی لەسەر نییە چی لەسەرەوانە زۆر قسەم لەگەڵ کرد خۆشبەختانە ئەمبیدی یعنی ضەوئێکەیە لە ژیانیە ئەیەوێ شتێک کا بۆ ژیانی خۆی زۆر دڵخۆش بوومەوە بەڵام شوێنی پاراستنی ئەم کچە ئەمە چۆنە بێ ژیانی وابێ لە سجن بێ ئەڵێ بردویانە بۆ ماڵان و ئەملا و ئەولا ئەمە ژیان نییە وتم ئەی شوێنێک شەڵتە نییە بۆ ژنان وتیان نەئندیە چۆن نییە یعنی لە حاڵەتێکی تاریئە پەیوەندی بکرد بە چەند کەسێکەوە کە هینی هەتیوان و ئەوانە بۆ عمری لە 16 گەورەتر بوو ئەمە لە 8 ساڵیەوە تعدای جەنسی لێکراوە و شتەکان زۆر قورس بوون یەکێک لەوانە وتیان ئەو شوێنە هەیە باشە وتی تا 16 وەرەگری باشە لە 16 زیاتر وەرناگرن ئەم کچە مەحاولە بکە یارمەتیم بن ئیشێکی بە بدۆزینەوە لەوێ ئەخیرا گەیشتەتینم لەم سەردانەی حکوومەتی هەرێما بۆ مەوزوعی ئافرەت مەجالێک دروست بوو کە بچین سەرۆکی پەرلەمان ببینین و شوێنەکانی تربیینوانە هەموو شوێنەکانم کرد و لە ئەخیرا وتی سەرۆکی هەرێم داوەتی کردن بچین بۆ ئەوێ یەکە چوون هین هەبوو خەڵک لەوانە کە ئەیانون قسە ناکرێتوانە خێر شتیوانیە مناتم بۆ بینین سەرگەی کێشەیەکی ئێستا قسەی کە کاکبەختیار کردی زۆر جوانەکە ئینسان دائیمەن تۆ مەسلحەتی شخصی خۆتی لەلایەن نەبێ بگەڕێتەوە بە مەسلحەتی کۆبەڵگا ئەتوانی لە هەموو شوێنەکە ئیشی خۆت بکەیت لەویا کە هاتە ئەوە یەکسا باشتر سەرۆکی هەرێمە وتم جێی سەسۆڵمێنە لە شارێکی وەکو هەولێر کە پایتەختی کوردستانە شوێنێک نەبێ بەو داڵدەدانی ژن و ئەوە طبعا سەیری وەزیرێکی کردووانە وتی ئەوە بەوایە وتی ئەزمەنی هەبوو داخراوانە منیش وتم ئەوە ناگەینێ کە شوێنێک داخرا یەکێکتری لە جیاتی دەکرێتەوە و خۆشبەختانە هەمووی ماڵێکی نەبرد شەڵتەری ژنان کرایەوە لە هەولێر و لە دووبۆک لە سلێمانی هەبوو هەنێتوانین بڵێن کردنەوەی ئەو شەڵتەرانە لە هەولێر و لە دووبۆک بەڕێزیشتانی هەیە بوون لەو کەسانی کە دەستان پێ بوو لەکردنەوە بەڵێ بەڵێ زۆر پێم خۆش بوو کە ئێستا ئەو شەڵتانە لە حکومیە لە هەولێرە ئیشیان باشە لەبەر ئەوەی باسی ئەوەشمان کرد کە ژن بە شودان لە عمرێکی گەنجا و زۆریان لێ ئەکرێ یان یەکێک تەعەدای جەنسی لێ بکرێتوانە کێشەیەکی تریشەیە خەڵکەکە ناچن ئەم خەدەماتانە بەکاربێنن ئەو شێڵتەیە کە زۆر زۆر باشە زۆر یارمەتی ئافرەت ئەدرێت لەوێ ئیشی زۆر باشەکەن ئەوە لە هەولێر و لە دهۆک ئەو مەشاکلانەی ئەو کچانەی کە مزەحی داعش بوون کە گەڕاونەتەوە ئەوانی شەر مەعاناتی خۆیان هەیە و ڕزکی خۆیانیان هەیە
ئەو کچانە لەوانە و لە خەڵکی بەندقەکەش یان لە ئەوانی ترکە لە کۆمەڵگاکانی ترەوە لە سووریاوە هاتون مەشاکلیان هەیە ئەو شێڵپەرە زۆر ئیسفادەی لێ ئەکرێ کە هەموو جارەکەی سێکەم بۆ بازەکەم چونکە خەڵکی نزیکمان هەیە ئیشەکە لەو وینانە بازەکەنەوانە من زۆر دڵم پێخۆشە بێ کە من توانیمە ئەو هیوادارم بتوانین بە هەموو شێوەیەک بتوانین خزمەت بکەین بەڕاستی بۆ کورد هەتا بیکەین کەمە ڕاستی ئێمە حەزەکەین خزمەتی هەموو کۆمەڵگایەک بکەین هەموو میلەتێک بکەین کە وەکو ئێستا ئێمە لە وڵاتین بەڵام هەموو ئەوانی تر خەڵکی خۆیانیان هەیە خزمەتی خزمەتیان بۆ ئەکەن بەڵام میلەتی کورد پێویستیەتی و ئەو خەدەماتانش ئەو کەسانشمان زۆر کەمە کە زۆر هەوڵ بەنیش بۆ کوردستان بکەن دڵسۆزی ئەوێت دەژانی خۆت ببووریتی بێگومان قسەکردن لەگەڵ سێدانە مرواری جوان یەک لە یەکی جوانتر درۆشاوتر بەڕاستی تا کات زۆرتر بێ بۆ ئێمە کەمە بەڵام لەبەرەوەی لە ماڵی هونەرمەندان هەروە بەبێ هین دەرناچن بەڕاستی هەمومان میوزیکمان حازر هەیە ئەمیش لە کاگاوات کەناڵێکی یوتیوبی هەیە بە ناوی کوردش کاریۆکی بەڕاستی ئێمە یەکێک لە میوزیکەکانی بەکارهێنین و میوزیکەکەی ئامادەیە و باگوێ لە دەنگی مروارەکانیشمان بگرین بزانین لە گۆرانی شادەنیان خۆشەوە و قسەکانیشان خۆشە شتێکێکە ئێمە تۆزە معلوماتوان لەسەر هەبێ گۆرانی پۆلەکانە ئێمەش ئێستا پێشانیشانە ئەم گۆرانەکان هەڵی بژێریکە خۆشتر لە ساڵی پەرە نەزیرەڕۆ بەهەرەگیانە خۆشتر لە ساڵی پەرە وەرە بچین بۆ سەیرانگیانە بۆ ئەم باخ و گوڵزارە وەرە بچین بۆ سەیرانگیانە بۆ ئەم باخ و گوڵزارە Seu piegai na hati jana gali mozar guara. Seu piegai na hati jana gali mozar guara. Na koshkautem na hati jana adeyan shanwara. نخوشگوتیم نهدی جانا و بگردیشان ورم
الله